السلام عليكم. عليكم السلام بخير اخوي باشي السلامتي بخير خوابن باريز اخوي يا بخير رحمة اخواني في وقت تستكن هيرو يبخوي وشتي نو باي خو بيني هيرو دنيا اي كوكتيني بابنيا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله. ئێرە گوندی سترێشمەی باڵەکایەتی بەرام مەشهورە بە دۆڵێ ڕوستەی سەر بە نەعیە سمیلانە سمیلانیش سەر بە قەزای چۆمانە باو باپیرانم هەرێ لێرە بووینە ئەمن لە وەختی خۆ کە لێرە لە سترێشمێ بەورەت بوویمە پێم گوندەکی خۆشە گوندەکی لۆ هاوینا پێنکە لۆزستانە بڕێک سەختە بەرام هەر پێم لە هەموو جیا خۆشترە گوندێکی پەڕاعە. ئەو خانیە لە عەفتاکان دروستکرا ئەمن مندار بووم بابم دروستی کرد ئەمەش عەمەلە بووین و لێرە کە دروستن کرد لە وەختی خۆ بەنیازێ هۆرێن دروست کرد هەندێک بزن هەبوون بەنیازێ هۆرێن دروست کرد بابم وەستا بوو دیوارەکە ئەوی دانا پاشێنجی کەمە تەرعیل کرای لە 82 ئەمە هاتینەوە لە 82 ئەمن بە خۆم دروستم کردەوە 3 جار چاکرایتەوە جاوە کە عەرزم کردی ئەمە کە تەرعیل کراین ئەوە جارەکێ تێک چوو لە 82 هاتینەوە جارێکی بەخۆ ڕاقەناوە چاکم کردەوە ئەو جار هەتا ئینتیفازێشم چا کردەوە یعنی بۆ چارەمی سەفەر ئەو خانە نۆژەن کرایە ئێستا لە 50 هەتا 55 سارەبی ئەو خانیەکە هەیە خانیەکی خۆشە ئەمیش درم پێی خۆشە پێم خۆشە ئەلعانە بە تەبیعاتی من بە قنیعەتی خۆم پێم لە قەسرەکە و لێرە خۆشترە. بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. ڕۆژانە بەیانی کە من هەستام لە نوێژێ کە نوێژی خۆم کرد ذکری خۆم کرد ئەوجا الحەمدوللا پیرەژنیشم دەگەرە چاکە هەرستی نان و چاکم لۆ ئازرەکە نان و چای خۆ ئەخۆم و ئەوجا هەندێک وەسات پشتیوان هەیە ئەی بەمە چای و لە چای بەجێ دێرم دەشێمەوە جاروە هەیە عەوزەکە نادروست کردی ئێستا کم ئاویە عەوزە نادروست کردی ئەجا لۆ بن هەرمیە ڕادێرم و لۆ بن هەنجیرێ ڕادێرم و لۆ بن هەنارێ و بەقەدەر ئاوەکەی ئیشی پێ ئەەکەم ژیانەکەن ئێستا هەوسارە ئەوەیە. هەموو شتێک پەروەردەکردنی سەرەتایی زۆر گرنگە کە ئەمە دەستمان بە خوێندن کرد ئەو کات چۆن بڵێ بە خوێندنەوە و بە کتێب فرچک دراین لەو کاتەوە باوکم هێندە باسی خوێندنەوەی کردە هێندە باسی کتێبی کردێکە کتێب خوێندنەوە لای ئێمە شیرین بووە بوویتە کللتور کە کاتێک بینیمان باوکمان نەچۆیتە قوتابخانە بەڵام بەهۆی کتێبەوە خۆی فێری خوێندەواری کردووە و خوێنەری کتێبەکان بوو لە کاتێکدا لەو شوێنە دوورە دەستەی خەڵکەکە هەمووی خەریکی ئاژەڵداری و کشت و کاڵوە و شتانە بوو کە دیتم باوکم لە هەشتاکانەوە کتێبی هەبوو ئیدیەوە بناغەیەک بوو لۆمەش کە ئێمەش بتوانین حەز بە خوێندنەوەی کتێب بکەین و وەک باسم کرد ئەو ڕۆشنبیریەتەی یان ئەو حەزەی بۆ خوێندنەوەی کە باوکم هەیبوو بووە هەوێنێک بۆ ئەوە ئێمەش زیاتر پەرە بە خوێندن بدەین و کتێب ببێتە هاوڕێیەکی هەمیشەییمان ئێمەش کە ئەگەر ئاگاداری مێژووی خۆمان نەبین ئاگاداری کولتور و فەرهەنگی خۆمان نەبین بە دڵنیاییەوە پاشەکەوین و بە درێژایی مێژووش کە دنیا بەرەو پێشە چیت کۆمەڵێک شت هەیە کۆمەڵێک پیشەیە یان کۆمەڵی شتەیە لە ناوەچن یەکێک لەوانە ئەو خانوانە کە ئێستا ڕێژەی دروستکردنیان زۆر کەم بووە ئەوە وای کردووە لە ڕووی فەرهەنگیشەوە لە ڕووی زمانیشەوە کۆمەڵە وشەیەکی جوان و بە پێز لەناو بچن.
مەست و جوانی جونگڵیلانی و گوڵانی طبعا خۆشەویستی گوندی سرێشمێ و پێم بە قەسرەکە هەولێرە هەیە لە بەوەی لێرە من مرتەعەتە نەک لە هەولێرێ کە در ئینسانیشی مرتەعبی تەنها زوجی تێربی تەواو کابرا هەیە بە پەردای دۆلارێ هەیە بە پەردای بەرووبوومێ هەیە دری مرتەع نییە ئەمە لێران تەنها نانێکم هەبی درمی مرتەعە ئەوە مرتەع یەکەیە کە ئێرەم هەر بژاردێ